ڕاستڵای خی گەورەتان لێبێم تەوەرەمان تایبەتە بە خوێندنی پیشەیی و هەروەها تا چەندێک گرنگی پێدراوە لە کوردستان. دیارام خوێندنێکێکە لە بوارە زۆر ویستراوەکان لە وڵاتانەوە ئامادەکاریکی تەواو بۆ ئەو کەسانە کرێت کە حەزیان لەم بوارە یاخود ئەیانەوێت لەم بوارەیە بخوێن و بەرەو پێش بچن، چ لە ڕووی ئەوەی کە شوێنی تایبەتیان بۆ دابی نەکرێەوە، هەروەها ئەو هەموو جیهاز و کەلوپەلانەی کە پێویستە لەو شوێنانەیە بۆ قوتابیانە ئامادەکرێت. دیارە ئەوەندەی کە من بیرمە هۆنیە ساڵانی پێشوو من لە پۆلی 8 و 9 ئەم بابەتم خوێندووە، بەڵام ئەمانەوێ بزانێکین ئێستا بە تەواوەتی لە ناو هەرێمی کوردستان و لە بەتایبەت لە قوتابخانەکانی هەرێمی کوردستانە تا چەند گرنگی پێ ئەدرێ. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز ئەندازیار قارەمانمان کردووە کە سەرپەرشتیاری پسپۆڕی پیشەییە ئەم تەوەرە لەگەڵمانە بێ. ئوستاز بەخێر بێ، زۆر سپاس بابەدەبوونە، یاخوا بەخێر بێ. مۆسا قارەمان ئەم تایبەتمەندی یاخود ئەم خوێندنی پیشەییە لە هەرێمی کوردستانە تا چەندێک گرنگی پێدراوە؟ بەڵێ بەڵێ زۆر سپاسانەکەم سەرەتا بە ناوی خوای گەورەوانیم سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیە ئەگەر باسی خوێندنی پیشەیی بێ هەڵوایە لە پێشەوانێ پێناسەیەکی کورتی بکەین. خوێندنی پیشەیی بریتێ لەو خوێندەی کە لە دوای خوێندنی بنەڕەتی پۆلی 9 دەست پێەکە. خۆتان نەزانن لە دوای پۆلی 9 خوێندن ئەبێ بە 3 بەشەوانێ ئەعدادیە بڵێن ئامادەی بەشی زانستی و بەشی وێژەی و هەروەها پیشەیش. پیشەیی لە کوردستانی خۆمانایان لە عێراقا 3 ساڵە، یعنی دوای پۆلی 9 بنەڕەتی 3 ساڵە خوێنێ، دوایەوە لە پسپۆڕیەکە بڕوانامە وەرەگرێ. ئەم پسپۆڕیە ئەتوانێت بچێت لە بازار ئیشی پێ بکە و هەروەها ئەتوانێت درێژە بە خوێندنەکەی بە. اینجا ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی خوێندنی پیشەیش لە ڕاستیە کە ئەمەش پێویستە بیزانین لە ساڵی 1954 یەکەم ئامادەی پیشەیی لە سلێمانیا دامەزراوە کە ئامادەی پیشەسازی سلێمانی بووە. لە دوایەوە لە ساڵی 1950 ئامادەی کشتتوکاڵی بەکرەجۆ دامەزراوە. دوایەوە لە ساڵی 1970 بەشی ژمێریاریەکان کراوەتەوە و ئەمە لە سلێمانیا. لە هەولێرە لە 1972وانێ ئامادەی پیشەسازی کراوەتەوانێ، لە دووەک لە 1974ەوە کراوەتەوان، ینی ئامادەی پیشەسازیەکان کراوەتەوە. ژمارە ئامادەی پیشەیەکان ئەمەش پێویستە بیزانین. لە هەولێر 14 ئامادەی پیشەییمان هەیە کە تێکەڵە. ئامادەی پیشەیەکانیش وەکو باسمان کردبێ 4 بەشەکرێتەوانێ: پیشەسازی، کشتتوکاڵ، ژمێریاری و گەشت و گوزار. ئەم 4 بەشە یعنی ئەم 4 خوێندنە ینی پیشەیە بێ بەم 4 خوێندنە. ئەم 4 خوێندنە هەمووی لە هەرێمی کوردستانە 44 خوێندنگەی پیشەییمان هەیە کە خوێندکارانی دابەشە بن بەسەر 10 پسپۆڕیا لە ئامادەی پیشەسازیەکانە. 10 پسپۆڕیمانەیە وەکو کارەباوە، ئەلکترۆنی، میکانیک و کۆمپیوتەر و ئەمانە، و هەروە کشتتوکاڵیش بەسەر 2 پسپۆڕیا و ژمێریاری و گەشت و گوزاریش گشتیە. ئەمە وەکو پێناسەیەکی کورد بۆ خوێندنی پیشەیی کە دوای یەکێکە لە خوێندنە فەرمیەکان ینی نیزامیەکانی خوێندن. ئەگەر بێت و سەیری بکەین ئێمە لە گرنگی خوێندنی پیشەیی باس بکەین. خوێندنی پیشەیی لە ڕاستیە ژێرخانی هەموو وڵاتێ، پێشکەوتنی هەموو وڵاتێ بریتێ لەو پیشەسازیانەی کە لە وڵاتە هەیە. ئەگەر هەر بڵێن بگەڕێیتەوە پێغەمبەرانیش کە سەلامی خۆیان لێبێ هەمویان پیشەوەرە بوون، هەر یەکە و پیشەیەکیانەوە. هەمان بۆ دارتاژ بوو، هەمان بووە ئاسنگەر بوو، هەمان بۆ لە بواری کشتتوکاڵە زیرەک بووە، هەمان بۆ لە دروستکردنی کەشتیە وەکو نوح کە کەشتێکی دروست کردووە. کاتە گرنگی خوێندنی پیشەیی لە ڕاستیە هەج وڵاتی ئەگەر پتەیە بزانی پێشکەوتووە، بزانی بەرەو پێشەوە ڕۆیشتووە و ژێرخانی ئابوووریەکەی بەهێزە، بێ سەیری ئەم پیشەوەرانە بکەی لە ناو وڵاتەکەیە. اینجا گرنگی خوێندنی پیشەیی ئەگەر لە هەرێمی کوردستانی خۆمان باسی بکەین، خۆم وەکو باسمان کرد خوێندن لە هەرێمە خوێندنی نێزامی 3 جۆرە. ئامادەییەکە ئەبێ بە 2 بەشە: زانستی و وێژەی و پیشەیی. کاتە یەکێکە لە زیادکردنی هەڵبژاردن بۆ خوێندکار، یعنی خوێندکار ئەگەر حەزی لە بەشی زانستی نەبێ، حەزی لە بەشی وێژەیی نەبێ، ئەتوانێت بچێتە بەشی پیشەیەکە و بخوێنێ. کاتە ئەمە یعنی یەکێکە کە یارمەتی خوێندکارەیە ئۆپشن، یعنی خیاراتی زیاتر کردووە لە بەرچاوی خوێندکارە. یعنی خوێندکار ئەتوانێت لە بوارێکی کاپ برە و بە خوێندنەکەی خۆی با، بەس ئەگەر پیشەیی نەبێت ئەبێ واز لە خوێندن مێرە بچێتە سەرجادە. اینجا خاڵێکی کە
تۆ زانکۆ و پەیمانگاو هەیە ئەگەر ئەم خوێندنی پیشەیە هەبێ ئەو لۆدەکە لەسەر زانکۆکان هەیە کەمی کاتەوانێت ئەجا کادری خۆماڵی لە ڕاستیە یەکێکە وەک ئەتوانین بڵێن معمەلێکە بۆ دەرچوانی بۆ تەخەڕج پێکردنی یان دەرچوانی کادیری پسپۆری شارەزا بۆ ناوبازار بۆ ناو هەموو جونگەکانی ژیان چونکە لە ڕاستیە ئێستا ئەگەر سیر بکەیت کادری خۆماڵی بەهۆی کە گرنگوانەی راوە بە پیشەیەکان کادری خۆماڵیمان خەریکە کەمە بێتەوانێ لە بازارە ئەگەر بڕۆ سیرکەی ئەگەر لە سەیری ئەگەر من قەناعەتمێ لەوە چێ 4-5 ساڵێکە لە حیمچیەکی دەست نەکەی لەو بازارە بیێنی بڵێ وەرە لە حیممان بۆ بکە یان یەکێکی دەست نەکەی بێ بڵێ سیارەیەەکە ئەو سیارەیەم تێک چۆ بۆم چاپکە ئێستا بڕۆ لە بازاریش بڵێ کاکەم سیارەیە لێم بی بە فڵان کەسی عەرەب یان فڵان کەسی بڵێ سەقفێکم هەیە ئەڵێن فڵان کەس ئەوە خەریکە و پیشەڕاستە هەریەکە و لە ڕاستیە ینی کەسی خۆمان کە ئەو هەموو گەنجەمان هەیە ئەو هەموو تاقە یەمان هەیە کە گەنجانە سیرەکەی لە پیشەیە خەریکە نزمە بینەوانی ئاستی پیشەوەرمان کەمە بێتەوە کەەوەش زۆر خەتەرە چونکە هەموو پێشکەوتنی هەموو وڵاتێک لە ڕاستیە بەو پیشەیە حسابەکرێت تۆ لەکوێ کە ئێستا کادری ناوخۆ لە بواری سیاراتە لە بواری میکانیکا لە بواری هەواسازیە لە بواری ئەلکترۆنیاتە کادری خۆماڵ جا یەکێکیش خاڵێکی گرنگیشە بۆ تۆ بۆ ئاسایشی نەتەوەی تۆ لەکوێ ئەو کەسانەی کە ئیشی ناوخۆی خۆتی پێەکەی خەڵکی خۆ بێ لە چ کابرایەکی بێگانە بێ کە بیانی بێ و کەس نەزانێ چییە ئەسڵ و فاسی جا خاڵێکی کەشتووە گەرم خوێندنی پیشەیە ئەگەر ئیتیمامی پێ ینی گرنگیەکەی لەوایە کە ئەو کەسەی کێت ئەم خوێندنە پاش 3 ساڵ ئەگەر تااقەتی لە ئیش بێ ئەتوانێت بچێتە لە بازارە و ئیشێ بۆ خۆی بدۆزێتەوە کەواتە ئەمەش خاڵێکی گرنگە فشار لەسەر حکومەت کەمەکاتەوە بۆ دامەزراندن تۆ کابرا بینیومانە جاران یان ئێستا شار ئەوەی کە سەنعاتکارە لەگەڵەوەی معاشخۆرە فەرقی زۆرە ینی سەنعاتکار پارەی باشتری دەسەکەوێ ئیشی باشترە اینجا خۆی سەرۆکی خۆیەتی خۆی مدیری خۆیەتی بۆیە یعنی ئەو فشارە لەسەر حکومەتەیە کەم یەکاتەوە ئەگەر ئەم خوێندنە پیشەیە ئەو ئیتیمامەی کە شایستەی بێ پێی بیرێ اینجا ژیانەوەی ژێرخانی ئابووری لە ڕاستیە تۆ ئەگەر بێت و ئەم گرنگی بەم خوێندنە پیشەیە بیت هەری کار زیاترە بێ بۆ خەڵک هەری کار بۆ خەڵک ئەڕەخسێ ئێستا لەوە چێت بچی بە لای مەشروعێکا سەیرەکەی ماشەڵا 200 کرێکارتەی ئاڵاوە ئەگەر ئەمە خەڵکی ناوخۆی خۆمان بێت ئیشکەمەکاتەوە بێ ئیشی کەمەکاتەوە بەڵام بڕۆ سەیری بکە هەمووی یان خەڵکی دراوسەکانە یا خەڵکی تورکیا یا خەڵکی ئێرانە یا خەڵکی خوارەوە ئیتر وەرحاڵ خەڵکی خۆمانی کەم تیابینی یا بڕۆ لە معمەلەکانی تانجەرۆ پرسیارێ بکە بزانە کەس یعنی ئەمە معنای ئەوە ئەمێنێ کە ئێمە پیشەوەرمان پاش 2-3 ساڵیکە 4-5 ساڵیکە 2-3 ساڵیکە کەسمان نامێنێ خەڵکی خۆمانە ئیشمان بۆ بکە هەتا ئێستا سەیری پاکەوە کەرەکان بکە هەمووی خەڵکی کێ بیانیە ئەگەر بێت وانە واز لە ئیش بێنن بۆ خۆی کەس نییە ئیمان بۆ پاکات معالعیلم کە خۆشمان سێزانین کە خەڵکی بێ ئیشمان چەند زۆرە بێکاریکی زۆرمان هەیە بەڵام گەنجەکانمان یعنی وا هین کراوە وا بێتاقەت وا بێ ئەوە کراوە بێئەمەل کراوە کە توانای ئیشکردنی نەماوە جینا لە ڕاستیە تا ڕادەیەکیش ئیش هەیە بەڵام وەکوتم ئەوەش هەڵبەتە هینی خۆی هەیە توانین دوایی باسی بکەین کە بۆچی گەنجەکانی خۆمان ئەو کۆمپانیانە ئیشی پێناکە یعنی لە ڕاستیە گرنگی ئەم خوێندنی پیشەیی یعنی واولێکە کۆمەڵێ تاقە و بۆ دروستە بێ کە ئەتوانێت ئیشەکانی بۆ بەڕێوەبەرێ بۆ نمونە ئێستا ئیشەکانی ئێمە سەیری کۆمپانیەکانی ناو هینمان بکە ناو کوردستانمان کە کۆمپانیای خۆماڵی کەمە کە بتوانێت ستافێکی هەبێ بتوانێت بێ بینایەکی 15 قات بۆ دروستکە بینایەکی 14 قات بۆ بکە یان کرێکارێکی هەبێ بتوانێت لە بینایەکی 15 قاتە ئەسکەلە ببەستێ و لە بخۆ بۆ بکە ینی ئەوانە نییە ئەوانە بەچی دروستە بێ بە برەودان و بە گرنگیدان بە پەروەردەی پیشەیە باش مامۆستا با بێنە سەر بابەتی خوێندنەکە ینی
بەناوەکەی خۆیەوە کە ئەڵین پیشەی تا چەندێک توانراوە لەو پەیمانگایانە بە پیشەیانە خوێندکار فێر بکرێت و بە پیشەیانە ئەو بابەتانە بخوێنرێ. بەڵێ بەڵێ وڵای خۆی هۆکار زۆرە بڵێن ئەتوانین بڵێن بە شێوەیەکی کە بڵێن بۆچی کە ئەم خوێندنە پیشەیە ئەوەنە گرنگ بێت بۆچی لای ئێمە یعنی گرنگیەکەی وانە یان بڵێن خەڵک تایە تەخەڕوج ناکا بە لێزانین و بە خاوەن پسپۆڕیەک بێ خۆی لە ڕاستی ئەگەر ئەمە ژەر سەردێکی تاریخی بکەیتەوە بگەڕیتەوانێ ئەم خوێندنی پیشەیە ینی کاتی ڕژێمی پێشوو بە سیاست کرا بە سیاستکردنەکەی چۆن بۆ نمونە هاتن وتیان ئەگەر ئەو خوێندکارانەی لە 60 کەمتریان هەبێت یان هەنێ ساڵ 65 کەمتریان هەبێت نابێ بچنە ئامادەیەوە ئەبێ بێنە چیەوە بێنە خوێندنی پیشەیەوە خوێندنی پیشەیە ئەو کاتە بۆ تەلەبانە کراوەوە کە کەمێک ئاستی دەرەجەکان بەڵێ کە ئاسی دەرەجەکانیان نزم بێ ئەمە وای لێ کرد کۆمەڵێکی زۆر کە لە عدادیە لە 65 کەمتر بوو بەرەو پیشەیی بێن ئەجا پیشەیش ئیستیعابی ئەخۆی چونکە ئیشەکان هەموو ئەبێ بە دەستی خۆی بیکە وەکو بیرکاری مامۆستای بیرکاری یا مامۆستای فیزیا ئەتوانێت 50 تەلەبە بنێ دەرسی پێ بڵێ بەڵام لە خوێندنی پیشەیە ناتوانرێ چونکە ئەبێ بە دەستی خۆی ئیشپیا ئەبێ مەکینا بێ بچێتە سەری بڵێن تەمرینەکان ئەنجام بە تەلەبێک بە تایبەتی گرنگی پێبێت بەڵێ بەڵێ ئەجا لەبەرەوە ئەمە هاتن ئەم هەموو تەلەبەیە ڕووی کردەوە ئامادەیە پیشەیەەکان لە ئامادەیە پیشەکانیش ئەو کاتەش خۆی وتم بکە بە سیاست کراوە شەڕی ئێران عێراق بوو چونکە ئەمە معمەلێکی باش بۆ ئینتاجکردنی عسکەر بە 3 ساڵە هاو بە 4 ساڵە هاو دوایەوە یەکسەر بۆ عسکەری و بۆ ئەجا ئەمە کە هاتە ئامادەیە پیشەیەکان لە ئامادەیە پیشەکانیش ئەو ئیستیعابی ئەو عەدەدە زۆرە نەکرا بڵێن ئەو هەموو خوێندکارە هاتووە لەبەرەوە لێوانە ئیتر گرنگی پێدانی لەلایەن خوێندکارەکەەوە ئەجینا لەلایەن حکوومەتەوە گرنگی زۆری پێە چونکە وەختم معمەلێ بوو بۆ ئینتاجی عسکەر و بۆ ئینتاجی پیشەوەەر بۆ ناو معمەلەکانی خۆی ئەجا ئیتر لەبەرەوە گەنجەکە حەزیشی نەبوو لە پیشەیی ئەگەروانە بۆە ئەڕۆیشتە دەرەوە بۆ خۆی کەسابەتێکێک یا سەنعەتێکێکن بەڵام لەبەر عسکەری و لەبەر ئەوە هاتە ئەم خوێندنە 4 ساڵ دواکە و لەم 4 ساڵدا کەوتنە خوێندنەکەەوە ئیلیا ئیتر گرنگێکی ئەو تۆی لای کەسەکە نەما چونکە مەبەستی پیشە نەبوو چونکە کاتێک کە ئەم خوێندنە گرنگی پێیراوە لە کاتی خۆیە یعنی لە کاتی نۆرماڵی خۆیە لە کاتی ئاسایی خۆیە ئەم خوێندنە کەڵەپیاوی زۆر گەورەی پێگەیاندووە ئێستاش بڕۆچی دڵسۆزان و ئیشکەران و خاوەن بڵێن مانسەبن لە کوردستانی خۆمانە ئەگەر لی پرسیتەوە بیدایەتەکەی لە خوێندنی پیشەی تاو کردو یعنی لە خوێندنی پیشەیە ڕۆیشتۆ هەتا کۆمەڵێک لە دکتۆر کە لە زانکۆکانی ئێستامانە زانکۆ پۆلیتەکنیک هەر لەم خوێندنەوە ڕۆیشتون کەواتە یان لە معمەلەکانە بڕۆ بزانی بڵێن کام فەنیە زۆر زیرەکەوە بێ خەریجی پیشەیی بە یعنی لەم پیشەیەی ئێمەوانە دەرچۆ بڕۆ لە دایرەکانە هەمووی خەریجی ژمێریاری کە پێوترێ محاسبە لێەوە دەرچوون ئێستا لە دایرەکانە دوایە درێژەی بە خوێندنی ئەوەیە یعنی لە ڕاستیە خۆی بە سیاستکردنیە وای لێ کردووە کە ئەم خوێندنە چونکە وەکو وتم خەڵکێکی زۆری پێویست بوو بۆ عسکەری ئاو لەم خوێندنە خەڵکەکەش بۆی دوورکەوێتەوە لە عسکەری ئەم خوێندنەیە خوێند گرنگی بە خوێندنەکە نایرامە بەسەوە بوو 4 ساڵ دوورکەوێتەوە لە عسکەری دوایەوەش کە تەخەڕوجیە کرد ئەچووە معمەلێکەوانێ هەر لە خزمەتی ئالاتە عسکەریەکە بوو لە معمەلێکا دایانەنا ئینتاجی شتی عسکەریان پێکرد و ئەوە یعنی هەر لە هەردوو لە حکوومەت قازانجیەکە حکوومەتی پێشوویەوسا یەکەم بۆ عسکەری دووهەم بۆ معمەلەکانی خۆشی لەبەرەوە لێەوە گرنگیدان بە پیشەیی لای خەڵک کەم بۆ یعنی لای خەڵک وەکو شتێک وای لێها و کۆمەڵی خەڵکی زۆر بە لێشاو ئەچوونە پیشەییەوە زۆر باش مامۆستا لە ئێستایا شوێنێک هەیە بڵێن ئەم قوتابیانە کە ئامادەیەکی پیشەی تەواوکردن مثلن بازرگانی یاخود پیشەسازی تەواوەکە شوێنێک هەیە دوای لێدا بمەزرێتەوە یاخود بێ پەرە با بخوێنەکەی لە زانکۆیا بخوێنێتەوە ئەم قوتابیانە بە ئاسانی وەربگیرێنەوە بەڵێ بەڵێ خۆی ئێستا ئێمە لە ڕاستیەوە کوتم ئەگەر گرنگیەکی تەواو بە خوێندنی پیشەیی بیرێت وەکو چۆن لە سەردەمانێکە بۆ کە لە ئاستی بازار ڕابووە خەڵکی یعنی لە 1954 دروست بووە و خوێندنەی کە تەلەبەکە لەوێ خوێندێتی خوێندکارەکە لەو کاتا خوێندێتی ئاستێکی زۆر ڕاقی بووە یعنی کە هاتووە لە دەرەوانە یەکسەر
ئیشی دەستکەوتووە و توانیوێتی ئیش بە ئەگەر ئەم خوێندنە جارێکی کە بگاتەوانێ ئەو ئاستی و لە ئاستی بازار بێ خوێندکار پێویستی بە دامەزرانن نییە وەکوتم دامەزراننی ئای تەقەوی دەبێت بە دەوامێکەوانێ و معاشێکی دیاریکراوە بەڵام ئەم خۆی خاوەنی پیشەی خۆیەتی ئەتوانێت لە هەر شار و وڵات و شوێنێک بێت ئیشەکەی خۆی بخاتە گەڕ لەگەڵەوەشە ئەم خوێندکارانە توانای یعنی بڵێن چانسی خوێندنیان ئەتوانن درێژە بە خوێندنیان بن ئەتوانن دابمەزرێن ئەتوانن لە کۆمپانیاکان بڵێن لە کۆمپانیا ئەهلیەکان ئیشی خۆیان بکەن چونکە بەڕاستی خوێندنەکە ئەگەر وەکوتم لە ئاستی بازاڕابێ پێویستی بە دامەزرانن نییە ئەجا لە ڕاستیە ئێمە کێشە و گیر و گرفتی زۆر شتی کەمان هەیە کە بۆتە هۆی ئەوەی کە ڕێ لە پێشکەوتنی خوێندنی پیشەیی بگرێ یا ڕێ لەوە بگرێ خوێندکاران کە لە پیشە سازیەکانە بخوێنن کێشە و گرفتەکانمان ئەوەیە یەکەم ئەوەمانەیە کللتوریە هەیە لە ناومانە خوێندنی پیشەیی بە نەوعێک یعنی ناڵێم سوک بەس بە نەوعێکی نزم سەیرەکەین وەکوتم ئەمەش هەر بە سیاست کرابوو کاتی خۆی کە ئەم 65 ئەم 16یاندانا ئەوەی کە 16 هەبێ بێتە خوارەوە خوێندنی پیشەیە کابرا حەزی لە پیشەیی نییە ئێستاوە نەماوە تەبەن حەزی لە پیشەیی نێ بۆچی بێتە پیشەی با ئامادەیەکەی خۆی بخێنێ ئەوەشی حەزی لە پیشە و لەوە هەیە بابێت خوێندنەکەی خۆی بخێنێ یعنی ئەم کولتورە کە لە ناومانە هەیە و لە ناو پەروەردەکانی شابەداخەوانێ کە ئەو هینەی ناکری ینی ئەو ڕێز و ئەو احتیمام و گرنگی پێ نادرێ ئەوە سەبەبێکی گەورەیە ئەو کللتورش ئەبێ ئێمە سیر بکەین وەکوتم ئێستاش لە سلێمانیا ئەگەر بڕیتە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە هەموو وەزارەتەکان لە ئەسڵ لیان کۆڵیتەوانێ لەم خوێندنی پیشەیەوە دەرچوون و لێرەوانێ یەکەم بینی خوێندنیان بووە کەواتە ئیتر بۆچی خوێندنێکی یعنی هین بێت نزم بێ یان بۆ خوێندنێکی ئەو بێ چەنەها کەسمان هەیە زاڵبتی گەورە و ئەتوانی بڵێ لە زۆر ئاستی گەورن ئەجا هەمانە مامۆسای زانکۆ هەمانە ڕئیسی دایرە هەمانە یعنی بڕۆ سەیری شادەکەی کە ژمێر یاریە و ئێستا ڕئیسی دایرەیەکە و ئەو دایرەیە ئیشی بەوە ڕاگەرەوی لێ دەربێنی لەوە چی ئیشەکان ئەوە نەبێ کەواتە ینی ئەم کولتورە ئێمە لە ناو خۆمانە لای بین کە خوێندنی پیشەیی بە خوێندنێکی ئەو باڵێ چونکە خوێندنی پیشەیی لە ڕاستی ئەوتم هین نییە هەر شوێنی ئینسانی ئەوە نییە کابرا حەزی لە پیشەیە بۆ کابرا بێ بە مهندیس هەر پیشە نییە ئەبێ بە دکتۆر هەر پیشەنی ئەنجا جاران هەموو پیشەیەکی هەر بە شاگردی بوو هەتا من بیرمێ لەم شاری سلێمانی دکتۆری دان هەر نەبوو دانسازە بوو بەقەر دکتۆری ئیشیە کردەوە یعنی جارانیش هەموو ئیشێکیش پیشەیە بەڵام ئەم خوێندنی پیشەیە وەکوتم لە سەرەتایە کە بە سیاست کرا وای لێکرا لەبەر چاوی خەڵک ئەو کرێ یعنی ئەبێ ئێمە هەوڵ بین ئەو هینەی ئەو سوقلە ئەو توانە ئەو ئینەی بۆ بێنینەوە گرنگی پێدانی لەلایەن حکوومەتەوە لەلایەن خەڵکەوە لەلایەن خێزانەکانەوە یعنی ئەو خێزانە ئێستا ئێمە خوێندکارمان هەیە لە چەنان چۆتە 5 جوون جاگەڕاوەتەوە بە خوێندنی پیشەی تۆ باشە 2 ساڵ بۆ زەرەری لە خۆتاوە لە ماڵەوە لە هاتوچۆ بێنەوە خێزانەکانی شۆکار باڵێ ئەم خێزانە جاریوە ئەزان ئێمە هەمومان ئەڵێن ئەبێ مناڵەکانمان بێ بە دکتۆر ئێکاکە نابێ بە دکتۆر خۆ هەمووی بێ بە دکتۆرێکێ بێ بە کرێکارکێ بەینکێ ئەوکە یعنی تۆ بێ خێزانەکانیش ئەو ڕۆشنبیریە ئەو وشیاریان هەبێ کە ئەم خوێندکارەی تا پۆلی ئەجا جاران چۆن بوو جاران باوکەکە لە خێزانەکە سەیرێ کرد دوو برۆ خوشکەکانەی ئەمەیان زیرەکەوان تەمەڵە ئەمەیانی دەرێ ناکە ناتوانێت ڕای خستە بەر سەنعاتێک و فێرە بوو ئێستا هەر بەوە ئەڕوا کاتێزانی لە جامیعەیەکەوە سەر دەرێنێ و دوایش تەخەڕوجەکە ئەنجا لە سفرەوە بێ دەست پێ بکە کەواتە بێ خێزانەکان وشار کرێنەوە کاکە ئەم مناڵەی تۆ میهنەیەکی لێ حەزی لە پیشەیەکە حەزەکەی حەزی لە دارتاشیە حەزی لە فیتەریە دەیبا بێ خوێندنەکە بخوێنێ ئەنجا بزانە دوایی ئەم باشترە بێ یا لە ئەبینین معمەلی وایە کابرا خەریجی سەناعە بۆ و معمەلێکی داناوە ئێستا چەند مهندیس لەبەردەستیا ئیشەکە لەبەرەوە گرنگ یعنی یەکەم کولتورمانە بێ بگۆڕێ دووهەم خوێندنگا بنەڕەتیەکان ئەوێ خوێندنگا بنەڕەتیەکانیش ئێمە گرنگی پێبین و لەو یعنی ئێستا پۆلی حەوت و ئێستا لە بنەڕەتیەکانە ئەخوێنرێ بەڵێ حەوت و هەشتا هینە خوێنرێ پەروەردەی پیشەی ئەپێڵن یعنی بەرچاوڕوونیە ئیرێ بە خوێندکارەکە
بۆی تاقە و توانای خوێندکارەکە بزانرێت لە چ بوارێکە زیرەکە ئەو خوێندکارە خۆی دۆزێت ئەو خوێندکارە خۆی بدۆزێتەوە بزانێت جا زۆر حەزیشیان لێتی ئەو مامۆستایانە بۆمان باسەکەن کە ئەزانن ڕینیان هەیە دەرسی پیش پەروەردەی پیشەیەکیان هەیە هەمووی بە شەق و زەوقەوت چونکە تۆ شتەکانی چواردەوری پێ ئەناسێنی جاران ئێمە نەمەزانی ئەم کارەبایە چۆنیشەکە ئەم سیارەیە چۆنیشەکە ئەمە چۆنیشەکە ئێستا بۆی شەرحەکەن پێڵێن ئەیبەن بۆ معاملەکان ئەیبەن ئەمە شتێکی زۆر باشە جا گرنگیدان بەوەش والیەکە خوێندنی پیشەیەەکە هین بێت ئەجا پێویستە لە ڕاستیا وەزارەتی پەروەردەش خۆی یعنی یەکێک لە کێشەکانیشمانەوەیە کە وەزارەتی پەروەردە بێ خۆی دیدگای خۆی ڕوونکاتەوە بۆ خوێندنی پیشەیی بە تەمای خوێندنی پیشەی چی لێ بکە گرنگی پێبا نەیهێڵێ چاکی کات پرۆگرامی لە پرۆگرامی لە پسپۆڕەکانە اینجا لە ڕاستیە ئەم پرۆگرام و پسپۆڕیانە ئەبێ بەردەوام ئەبدەیت کرێتەوە ئێستا ئێمە لە بەغایە یعنی لە عێراق 42 اختصاسمان هەیە یعنی هەتا ئیعلامیش بەشێکمان هەیە لە سەناعە لە پیشەسازی یا لە ژمێریاری یا لە ئەوە کە پێوترێ ئیعلام اینجا فنونی تەطبیقیە یعنی لە عێراق 42 اختصاصەیە لای ئێمە دەدانەمانەیە یعنی یەکێک لەوانە گرفتانە ئەومانە هەتا لە ئێرانی دراوسێمان لە وڵاتی ئێران یەک دنیا اختصاصەیە یعنی ئەتوانی تۆ ئەمە بڵێن تەماتە و پیازیش لێەوە ئیسیرا دەکەین دەبا خوێندنەکەشمان لێەوە بێنای وڵاتەکەمان پێشخستە یعنی زۆر اختصاص هەیە لە ڕاستیە لە وڵاتی ئێران لە وڵاتی تورکیا لای ئێمە دە اختصاسمان گرتووە بە درێژایی بڵێن چەند ساڵێکە هەرم اختصاس یەک دوانێکمان بۆ زیاد کردو بەڵام کەمن یەکێک لە گرفتەکانی ئەوە کە چانسی بڵێن کچان بۆ ئەم خوێندنە کەمە یعنی کەممان بەشمان هەیە بەشێکمانەیە دیزاین و درومانە وافرەتان شتێکی باشە کە تەخەڕوجەکە ئەتوانێت دوکانی شتێ بۆ خۆی دابنێ و ئەوە بکە بەڵام ئیتر کۆمپیوتەرمانەیە هەر کچانی تایە کارەبامانەیە بەڵام بەشی کە زۆرە بۆ کچان لە ڕاستیە ئێمە و خەلە لەشمان هەیە کە بۆ کچان قارەمان ئەوەی کە دەرفەت بۆ کچان کەمە سیستەمەکە ڕێگە نادا کچان بێنە ئەو بەشە خودت خواستی کچان کەمە بەڵێ ئێستا بۆ نمونە وەکوتم بەشەکانمان کەمە ئێستا فنونی تەطبیقی هەیە بڵێن هونەرە ئەتوانین بڵێن ئەو هونەرانەی کە پەیوەندی بە ئافرەتانەوە هەیە هونەری بەیتی ماڵ ڕێخستن دیکۆر ئەم دیکۆر و تەرتیباتە ئێستا ئەگەر لە ڕاستیە ئافرەت زەوقی جوانترە بۆ ڕاهینکرد ڕێخستنی دیکۆر اینجا کۆمەڵێ یعنی اختصاصی زۆرمان هەیە کە ئافرەت دەتوانێت طیباعە ئیعلام ئەمانە یعنی تۆ هی بە 3 ساڵ بە سەریعی پێگەێنی بۆ بەشێک بوارێکی پێویستە یعنی جاری وایە لە وڵاتان وایە یەن لە بازارە پێویستیان بە پیشەی فڵانەیە یەکسەریان لە پیشە سازیەکە بینێکی بۆ کەنەوانێ و بەنهەجی بۆێن و بە 3 ساڵ تەخرەبەی بۆ پێتە خەڕوجەکەن چونکە ئەزانن وڵاتەکە و ژیانی ڕۆژانەی خەڵک پێویستی بەو پیشە سازیە یان بەو مهنەیە لەبەرەوە اینجا وەکوتم لە کچان لە ڕاستیە هینمان کەمە یعنی بوار بۆ کچان کەمە اینجا مامۆستا ببوورانی کاتێکی زۆر زۆر کەمانەوە حەزم زۆر حەزمەکرد ئەو پرسیارە بکەم لە کۆتاییە کە کۆمەڵگەی پیشەی تا چەندێک کاریگەری هەیە لەسەر خوێندکار کۆمەڵگەی پیشەیمان هەیە کۆمەڵگەی پیشەی لە ڕاستیای ئێمە لە 2002 تا 13 وەزارەت بیری کردوانێ کە ئێمە ئەم هەموو ئامادەی پیشەیە کۆبکەینەوانی لە کۆمەڵگەیەکی پیشەیی مۆدێرنە ئێمە ئەستاین لە 2010 تا 2013 دیزاین و یعنی کۆمەنهەج و هەموو شتێکی کامل کرا هەموو شتێکی تەواو کرا کە ئەرزیشی بۆ دیاری کرا تقریبا 182 دۆنممان هەیە لە بەکرەجۆ ئەم عەرزەی بۆ دابین کرا کە بین ئەم کۆمەڵگە پیشەیی لەسەر دروست بکرێ کۆمەڵگە پیشەیەکە ژۆ کوتم دیزاینیش کراوە تا شەریکەیەکی تورکی دیزاینی کردووە کۆمەڵی پارەی زۆرمان ناوە تاکو دیزاین کراوە بەڵام لەبەر بارە ئابوووریەکە لەبەر ئابارە ئابوووریەکە وەستێنرا کە وەستێنرا ئێستا لە ئێستاە کۆمپانیایەک هاتووە بڵێن کۆمپانیایەکی ئەهلی کە لە پەروەردە و فێرکردنە ئیشیشەکە لە هەموو شتێکایی شەکایەکێک لەوانەشی پەروەردە فێرکردنە ئەڵێ من ئەم کۆمەڵگە پیشەیەتان بۆ دروست دەکەم
بەڵام ئەو مەرجی هەیە لە باتی ئێمە مەرجمانە بێ وەکو حکومت مەرجمانە بێ ئەو مەرجی خۆی بەسەر حکومەت ئاستەپاندو یەکێک لەواناڵێ من بینایەکتان بۆ دروست دەکەم سێقاتی ئێمەش نازانیم سێقاتە چۆنە چونکە کاتی خۆی کە ئێمە دیزایانی ئەم نەکراوە ئەم کۆمەڵگایە هەتا چیتیایە قسمی داخلی بەشی ناوخۆی تایە بۆ خوێندکاران چونکە قەرار بوو هەمووی لە یەک کۆبکرێتەوە ئەم کۆمپانیاڵێ ڕێککەوتوم لەوەی بۆتان دروست نەخێر لەبەرەوە ڕێنەکەوتین ئەو 4-5 شەرتی زۆر هینی هەیە کە ئێمە هیچی قوبوڵ ناکەین یەکێک لەوانە ئەڵێ بینایەکتان بۆ دروست دەکەم سێقات نازانین چۆن بینایە دووهەم ئەڵێ چی ئامادەی پیشەیتان هەیە بێت دایخەن سێهەم ئەڵێ من بە پارە خوێنم لە هەموو وڵاتێکە پارە سەرفەکرێ بۆ خوێندکاری پیشەیی هەر لە هەموو وڵاتێکە هەتا لە هەنێ وڵات پارەیرێ بە معمەل ئەڵێ کاکەم تەلەبانەی من کە هاوینان هاتن لای تۆ با تەدریب بکەن پێوترێ مەشقی هاوینە بکەن پارە بێ بە حکومەتەکە هینە معمەلەک لەبەرەوە لە هەموو وڵاتێ پارە بۆ چی سەرفەکرێ بۆ خوێنی پیشەی بەس لە وڵاتی ئێمە ئەم کۆمپانیایە تۆڵێ بە پارە بێ بخوێنن کە بە پارە بخوێنن ئەجا خاڵێکی کاڵی ئینسیابی ژێنمەوانێ ئەوانەی کە لە 6 بەرەو خواریانە بێ بێنەوە لای من بخوێنن یعنی بۆ بە پارەش بخوێن و بێنەوە لای ئەویش و ئەچی ئامادەی پیشێشکانیش دابخرێ لە ڕاستیە ئێمە ئەمەمان هیچ پێ قوڵ نییە چونکە ئەمە ئەم خوێندنە پیشەیە فەشەل پێهێنێ کە خۆی خوێندێکی فەرمیە و خوێندێکی نظامیە چۆن وتم زانستی وێژەیە و پیشەیی هەیە کە تۆ پیشەوی کرد بە پارە یعنی وەکو ئەهلی لێت ئێستا ئێمە ژوتومانەکە کە خوێندنگەی عادادیەکانیش هەیە ئەهلی تۆژ عادادێکی ئەهلی بکەرەوە بۆ خۆت ئامادەیەکی ئەهلی پیشەی بکەرەوە بۆ خۆ پیشەکانی ئەمەش واز لێ بێنە یعنی ئەوسەکان خۆش زۆر سپاسیەوەندازیار قارەمان عەلی سەرپەرشتیارە پسپۆڕی پەروەردەیی پیشەیی خوا بەخێر بێن دەستان خۆش بێ زۆر سپاسی